ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە لە مێژووی سلەیمانی و خەباتی ژنانی کوردستاندا. بۆ سلەیمانی تایبەتە لەبەر ئەوەی یادی 63 ساڵەی کۆچی دوایی کەڵەژنێکە لە مێژووی کوردستاندا. یادی ئەو ژنەیە یەکەم دەرگای زانین و زانستی بۆ ژنان و کچان کردەوە. یادی حەبسەخانی نەقیبە، نەقیبی داواکاریەکانی مافی ژنانی کوردستان، نەقیبی داکۆکیکردن لە بەشداری ژنی کورد لە هەموو کایە سیاسەکانی کۆمەڵگەی کوردیدا. هەروەها ئەم یادە تایبەتە بۆ سلەیمانی، چونکە لە پاش گەیاندنی پەیکەری فریشتەی بەرخودان کە دیاری پایتەختی ڕۆشنبیری سلەیمانی بوو بۆ پایتەختی بەرخودان کۆبانێ، ئەمڕۆ لە سلەیمانی پەیکەری کەڵەژنێکی ڕۆژئاوای کوردستان، کەڵەژنی عەفرینی ئارین میرکانی شەهیدی کۆبانی دەکرێتەوە. ئەو ئارینەی بە گیانفیدایی خۆی لە مشتەنور گۆڕانکاری بەسەر ئەنجامی بەرگری داهێنا و هەموو هاوکێشەکانی پێچەوانە کرد. پیرۆز بێت لە سلەیمانی ئەم شانازیە هونەریە و ڕەمزیەی پەیکەری شەهید ئارین. پیرۆزیش بێت لە کوردستان کە خاوەنی ئەم کڵەژنە قارەمانەیە. ماوەیەکە لە دوای ڕاگەاندنی فیدرالی لە شێخ مەخسوود کە گەورەترین گەرەکی کوردنشینە بە سەدان هەزار کورتیا بوو جاران و ئێستاش بەدەیان هەزار کورتیایە، دەستیان پێ کردووە بە پەلاماری بە غازی کیماوی، غازی ژاراوی. ئێستا سڤیلی کورد، خەڵکی کورد دەکوژن لەسەر ئەو هێزەی کە بەناو ئۆپۆسیۆنە، ئەوانەی گرێدراوی ئێتیلافی ئۆپۆسیۆنی سوورین. ئەمە پەیامێکە کە ئەوان فیدرالیزم قبول ناکەن، کە ئەوان تا ئاخر نەفەسش هەر سوورن لەسەر دژایەتی کورد و مافی کورد و ڕۆلی سەرەکی کورد لە معادلەی سووریا و مەنتەقەکە. یعنی جێگەی سەیرە ئێستا کە رێجیمی سووریا و ئەم ئۆپۆسیۆنەی کە هاوشێوەی رێجیم حقیقەت باسی ئەو ئۆپۆسیۆنەی ریاض و ئیستەنبول دەکەن. طبعاً لە هەموو شت ناکۆکن، لە هەموو خاڵەکان لە یەک دوورن تاکە یەک خاڵ نەبە. ئەوەش دژایەتی کورد و دژایەتی مافی کورد و بە تایبەت بینیمان دوای ڕاگەاندنی فیدرالی لە ڕۆژئاوا باکووری سووریا بینیمان چۆن دژایەتیان کرد لەسەر زاری بەشار ئەسەدش و لەسەر زاری ئەوانەی بەناو ئۆپۆسیۆن، بەڵام کە هەرچی شێوازێکی ئەم رێژیمە دیکتاتۆرن. ئەمانە دەیانەوێن جارێکی تر سیستەم و مودێلی دەوڵەتی مەرکەزی بسەپێنن لەسەر سووریا، دەیانەوێ دەم و چاو بگۆرن، بەڵام ئەو سیستەمە ستەمکارە و دیکتاتۆریە و تاکنەتەوە مەرکەزیە بهێڵن. ئێمەش ئەڵێن نەخێر، ئەم سەردەمە تێپەڕی. کورد کوردی جاران نییە و سەردەم ئەو سەردەمە نییە کە دووسێ وەزیری دەروەی وڵاتانی کە کوردستان داگیر دەکەن دانیشن وە کۆبوونەوە بکن و مەسەلەی کورد 50 ساڵ بەرەو دواوە ببن. لە ماوەی یەک هەفتەدا دووسێ جار ئەردۆغان بە بەرپرسانی ئەمریکا و ناتۆ ئەڵێ یان ئێمە یان ڕۆژئاوای کوردستان. خۆی لە خۆیدا ئەم تەسریحە ئەم لێدوانە نیشانەی سەرکەوتنی استراتیجی ئێمەی. یعنی ئێمە جارێت تازە 2 ساڵمان تێنە پەڕاندووە. بەرێز ئەردۆغانیش کۆمارەکەی تقریبان 100 ساڵی تەمەنی، 50 ساڵ زیاتر لە ناو حلفی ناتۆی کە ئێستا ئەو مقارنە بە جیهان ئەڵێ، بە جلێزەکانی جیهان ئەڵێ یا ئێمە یا ڕۆژئاوای کوردستان. خۆی لە خۆیدا ئەمە نیشانەی تێکچوونی باری دەرونی ئەوانە وەکە ئێستا ئەردۆغان و حکوومەتەکەی وەسپایەکەی جینۆساید و قەتل عام و تیرۆری دەوڵەت بەرامبەر گەلی ئێمە لە باکووری کوردستان جێبەجێ دەکەن، وەکو چۆن ئەتوانن بڵێن تۆڵەستەندنێک لە شکستی سیاسەتی ئەوان لە ڕۆژئاوای کوردستان کە بە درێژایی ئەم 4-5 ساڵە هەر خەریکی چۆنیەتی تێکدانی ئەزمموی ڕۆژئاوای کوردستان بوون، بەڵام سەرئەنجام سەر نەکەوتن.